ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە تاقیکردنەوەی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی. شەڕی ئەم دوایی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بەدەر لە ئاکامە سەربازی و سیاسیەکەی یەکێک بوو لە یەکلاکەرەوەترین تاقیکردنەوەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی. سەر لە بەیانی ڕۆژی شەممە 9 ڕەشەمەی 1404 بە دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران، کاردانەوەی کۆماری ئیسلامی قەیرانێک هاتە ئاراوەکە نەک هەر پەیوەندیە ناوچەیەکانی گۆڕی، بەڵکو هێزە سیاسیەکانی نەیاری کۆماری ئیسلامیشی خستە بەردەم ساتەوەختێکی بڕیاردان. لە ساتەوەختێکی ئاوادا بێلایانی محاڵ بوو، هەر ڕەوتێک، هەر تاشێک و هەر ڕێکخراوێک ناچار بوو هەڵوێستی خۆی بەرامبەر بە شەڕ کۆماری ئیسلامی، هێزە دەرەکیەکان و داهاتووی ئێران ڕوون بکاتەوە. شەڕ دیاردەیەکی تەنیا سەربازی نییە، بەڵکو درێژەی سیاسەتە بە ئامرازێکی تر. لەمڕۆوە هەڵوێست و پەرچەکردار بەرامبەر بە شەڕ بەردەوام سیاسیە، تەنانەت ئەگەر بە زمانی سۆزداری، مرۆڤدۆستی، نیشتمان پەروەری و هیتر دەرببردرێت. هەندێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان شەڕیان وەک دەرفەتێکی مێژوویی بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی دەبینی، هەندێکی دیکە بە کارەساتێکی مرۆیی و کۆمەڵایەتیان دەزانی، تاقمێکیش سیاسەتی نابۆ کۆماری ئیسلامی و دژایەتیکردن لەگەڵ هێرشی دەرەکیان گرتەبەر. بەشێکیش تووشی وەهم و دوودڵی و چاوەڕوانی بوون. ئەم شەڕە زیاتر لەوەی ئۆپۆزیسیۆن بگۆڕێت، ماهیەتی ڕاستەقینەی ئاراستە جیاوازەکانی ناو ئۆپۆزیسیۆنی ئاشکرا کرد. کوژرانی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی قەیرانەکەی گەیاندە ئاستێکی بێوێنە. لەلایەکەوە هەرەسێنان یان لاوازبوونی سەرەوەی دەسەڵات هیوای بەڕووخاندنی ڕژیم لە نێوان بەشێک لە نەیاراندا پەرەپێدا. لەلایەکی دیکەوە هەر ئەم دۆخە لێڕ و تەمومژاویە سناریۆکانی دارمانی کۆمەڵایەتی و ئەزموونی عێراق و لیبیای هێنایە ئاراوە. لە ئاوادۆخێکدا پرسیاری سەرەکی ئەمە بوو کە ئایا دەبێت ڕووخانی کۆماری ئیسلامی بەدەستی خەڵکی ئێران و لە ڕێگەی بزوتنەوەیەکی جەماوەری وشیارانە و ڕێکخراوەوە بێت، یان دەبێت وەک بەرهەمی بۆردومان گوشاری دەرەکی و پرۆژەی هێزە ئیمپریالیستەکان سیر بکرێت. ڕوونترین و پڕ هەراوهوریاترین هەڵوێست لە نێوان ئۆپۆزیسیۆندا لەلایەن ڕەوتی سەڵتەنەتخوازی بەڕێبەرایەتی ڕەزا پەهلەویەوە ژیرایە بەر. ڕەزا پەهلەوی لە پەیامێکی ڤیدیۆیی داوتی ئەو یارمەتیەی کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان بەڵێنی بە خەڵکی بوێری ئێراندا بوو ئێستا گەیشتووە. ئەو هێرشی ئەمریکا و ئیسرائیلی وەک جۆرێک لە دەستێوەردانی مرۆڤدۆستانە ناوبرد و ئیدعای ئەوەی کرد کە ئامانجی ئەم هێرشە نەک وڵات و جەماوەری خەڵکی ئێران، بەڵکو کۆماری ئیسلامی دەستگای سەرکوتوو و ئامێری کوشتاری ئەم ڕژیمەیە. ئەم هەڵوێستە لە ڕاستیدا گزارشتێکی چڕکراوە بوو لە ڕوانگەی سەڵتەنەتخوازەکان سەبارەت بە سیاسەت، واتە شەڕ وەک دەرفەت. لەم تێڕوانینەدا هێرشی دەرەکی نەک کارەساتێکی مرۆیی، بەڵکو وەک درزێک لە دیواری دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا سیر دەکرێت، درزێکی کە دەکرێت بۆ گەڕانەوە بۆ سەر شانۆی دەسەڵات سوودی لێوەربژیرێت. ڕەزا پەهلەوی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ BBCشدا وتبووی کە کۆماری ئیسلامی لە لاوازترین پێگەی خۆیدایە و ئەم دۆخە دەرفەتێکی ناوازەیە بۆ ڕووخاندنی ڕژیم. لە نێوان هەندێک لە ڕاوێژکاران و لایەنگرانی ئەم ڕەوتەدا تەنانەت هەڵوێستی ڕاشکاوانەتریش خرایە ڕوو. لەوانە ئەم تێگەیشتنەی کە ئەگەر ئێران لە ئاکامی ئەم شەڕەدا وێران بێت، ئاوەدانکردنەوەی دوای ڕووخانی کۆماری ئیسلامی ئیمکانی هەیە. تێڕوانینێکی لەم شێوەیە نیشان دەدات کە لە بەشێکی بەرەی سەڵتەنەتخوازاندا پرسی سەرەکی نەک تێچووی کۆمەڵایەتی و مرۆیی شەڕ، بەڵکو گواستنەوەی دەسەڵاتە. ئەوان هەوڵ دەدەن جیاوازی لە نێوان ئێران و کۆماری ئیسلامیدا بکەن و بڵێن هێرشی دەرەکی ڕووی لە حکوومەتە نەک خەڵک. بەڵام ئەزموونی هەموو شەڕە هاوچەرخەکان نیشانی داوە کە بۆمبەکان، گەمارۆکان، دارمانی درێژخایەنەکان و نائەمنی پێش هەموو شتێک بەسەر ژیانی خەڵکی ئاساییدا دەڕوخێت. لەو ڕۆوە هەڵوێستی سەڵتەنەتخوازەکان دیارترین نمونە بوو لە سیاسی بوونی پەرچەکردار بەرامبەر بە شەڕ. ئەوان شەڕیان وەک دەروازەیەک بینی، دەروازەیەک بۆ
چوونە ناو دەسەڵات، ئەویش نەک لە ڕێگەی ڕێخستنی کۆمەڵایەتی لە ناوخۆدا بەڵکو لە ڕێگەی گوشاری دەرەکی و گۆڕینی هاوسەنجی هێز لەسەرەوە. ڕێکخراوی مجاهیدینی خەڵکیش لەگەڵ دەستپێکردنی شەڕ هەوڵیدا خۆی وەک ئالتەرناتیڤێکی ئامادە نیشان بدات. ڕاگەیاندنی حکوومەتی کاتی بۆ دامەزراندنی کۆماری دێموکراتیک لەم چوارچێوەیەدا واتە پەیدا دەکات. بۆ مجاهیدین ئەم شەڕە تەنیا ڕووداوێکی سەربازی نەبوو، بەڵکو جۆرێک بوو لە پشتڕاستکردنەوەی استراتێژی دێرینی ئەوان لە پشتبەستن بە گوشاری دەرەکی، لۆبیکردنی نێودەوڵەتی و ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ کۆماری ئیسلامی. مجاهیدینی خەڵک ساڵانێک هەوڵ دەدەن لە ئەمریکا، ئوروپا و ناوەندە نزیکەکان لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا خۆیان وەک هێزێکی ڕێکخرا و خاوەن دیسپلین و ئامادە بۆ خۆناغی دوای کۆماری ئیسلامی بناسێنن. لەبەر ئەوە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران مانایەکی دوولایەنەی هەبوو. بۆ ئەوان واتە هەم گورزێک بوو لە دوژمنە دێرینەکان و هەم دەرفەتێک بوو بۆ سەلماندنی ئەوەی کە ئالتەرناتیڤ لە پێشدا ئامادەکراوە. لە ڕووی سیاسیەوە هەڵوێستی مجاهیدین لە هەڵوێستی سەڵتەنەتخوازەکانەوە نزیک بوو. هەردوو ڕەوتەکە گورزی سەربازی دەرەشیان وەک پێشەچیەک بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی دەبینی. جیاوازیەکە لەوەدا بوو کە سەڵتەنەتخوازەکان زیاتر پشتیان بە سەرمایەیەکی ڕەمزی وەک ناوی پەهلەوی و بیرەوەری حکوومەتی ناوەندی پێشوو دەبەست، لە کاتێکدا مجاهیدین جەختیان لەسەر ڕێکخراوبوونی تەشکیلاتی و مێژوویی خۆراگری خۆیان دەکردەوە. بەڵام هەردووچیان لە یەک خاڵدا هاوبەش بوون کە بریتی بوو لە هێنانە ناوەوەی فاکتەری دەرەکی بۆ ناو چەقی هاوچێشەی گۆڕانکاری سیاسی لە ئێران. ڕەوتە نەتەوەخوازە ئێرانیەکان و بەشێک لە ڕێفرەمخوازە دوورخراوەکانیش لە دۆخێکی ئاڵۆستردا بوون. ئەوان لەلایەکەوە دژی کۆماری ئیسلامی بوون و ڕووخانیان لاوازبوونیان بە پێویست دەزانی. لە لایەکی دیکەوە پشتگیری ئاشکرا لە هێرشی دەرەکی لەگەڵ ناسنامە نیشتمان پەروەری ئەوان ناتەبا بوو. لە ئاکامدا هەڵوێستی ئەم ڕەوتە زۆر جار دووفاقی بە پارێز و هەندێک جار دژبەیەک بوو. ئەم دژوازیە لە ناخی دۆخی سیاسی ئەوانەوە سەرچاوی دەگرت. نەتەوەخوازی ئێرانی بەتایبەت لە شێوازە کلاسیکەیدا ناتوانێت بەرامبەر بە بردومانکردنی خەڵکی وڵاتەکەی بێدەنگ بێت. بەڵام هەمان نەتەوەخوازی کاتێک لەگەڵ حکوومەتێکدا ڕوبەڕوو دەبێتەوە کە خۆی بە خاوەنی وڵات دەزانێت و خەڵک سەرکوت دەکات، تووشی لەبەر یەکترازان و دابەشبوون دەبێت. هەر بۆیە هەڵوێستی ئەم ڕەوتە نەپشتگیری ڕاشکاوانە بوو لە شەڕ و نە ئیدانەکردنی بێشەرت و مەرج، بەڵکو هەواڵێک بوو بۆ پاراستنی مەودا لەگەڵ هەردوولا، بەبێ ئەوەی بتوانێت وەڵامێکی ڕوون بە قەیرانەکە بداتەوە. لە لایەکی ترەوە ڕەوتە چەپەکان بەگشتی بە ڕاشکاوانەتر شەڕی ئەمریکا و ئیسرائیلیان لە دژی ئێران ئیدانە کرد. بۆ زۆرێک لە هێزە چەپەکان شەڕ نەک ئامرازی ڕزگاری خەڵک، بەڵکو درێژەی سیاسەتە ئیمپریالیستیەکان، نیزامیگەری ناوچەیی و ململانەی هێزە جیهانیەکانە. ئەوان جەختیان کردەوە کە بردومانکردنی ژێرخانەکان، کوشتنی خەڵکی مەدەنی، تێکدانی ژینگە و دارمانی ئابووری هەرگیز ناتوانێت ئازادی بۆ خەڵکی ئێران بە دیاری بێنێت. لەگەڵ ئەوەشدا ڕەوتی چەپیش لە دژوازی و ناکۆچی ناوخۆیی بێبەری نەبوو. بەشێک لە چەپەکان بە پشتبەستن بە نەریتی مارکسیستی و ئاماژەکردن بە هەڵوێستەکانی مارکس و لێنین سەبارەت بە شەڕی نێوان دەوڵەتەکان هەوڵیاندا هەڵوێستێکی ئوسولی پێناسە بکەن. هەندێکیان شەڕیان تەنیا وەک ڕوبەڕووبوونەوەی نێوان ئیمپریالیزم و کۆماری ئیسلامی دەبینی و مەترسی کەوتنە ناو هەڵوێستی بەرگری ناڕاستەوخۆ لە حکوومەتیان لەبەرچاو نەگرت. بەشێکی دیکەیان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە دژایەتیکردن لەگەڵ هێرشی ئەمریکا و ئیسرائیل نابێت بە هیچ شێوەیەک ببێتە هۆی پشتگیری سیاسی لە کۆماری ئیسلامی. لە ڕاستیدا سەختی هەڵوێستی چەپ لەوەدا بوو کە دەبوو هاوکات دوو ڕاستی بەیان بکات. یەکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی حکوومەتێکی سەرکوتگەر، دژەکرێکار، دژە ژن و دژە ئازادیە و دووەم ئەوەی کە هێرشی سەربازی دەرەکی نەک هەر ڕێگای ڕزگاری نییە، بەڵکو دەکرێت ببێتە هۆی سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی ستەمکاری، بەهێزبوونی نیزامیگەری، لە ناوچوونی ژێرخان و لاوازبوونی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان.
ئەو چەپەی کە یەکێک لەم دوو ڕاستیە بنێتەلاوە یان دەکەوێتە دوای ناسیۆنالیزمی حکوومەتی یان دەکەوێتە دوای دەستێوەردانی دەرەکی. لە نێوان ڕەوتە چەپەکاندا حیزبی کۆمۆنیستی ئێران هەڵوێستی خۆی لەسەر سێ بنەمای سەرەکی دانا. یەکەم ئەوەی کە ئەم شەڕە نەک هەر دەرفەتێکی ڕاستەقینە نییە بۆ ڕووخاندنی کوماری ئیسلامی بەڵکو دەکرێت مانەوەی ڕژیم بۆ ماوەیەک مسۆگەر بکات. ئەزمموی مێژووی نیشانی داوەکە حکوومەتە قەیران لێدراوەکان لە دۆخی شەردا دەتوانن بە پشتبەستن بە کەشی ئەمنی سەرکوتی ناوخۆیی تونتر بکەنەوە. کۆمەلگا لەژێر ئاڵای بەرگری نیشتمانیدا کۆبکەنەوە و دەنجی نەیاران کپ بکەن. لەم ڕوانگەیەوە هێرشی ئەمریکا و ئیسرائیل مەرز نییە لە بەرژەوەندی بزوتنەوەی ڕزگاری خوازانی خەڵکدا بێت. تەنیا لە حاڵەتێکدا کە هێزە دەرەکیەکان مەبەستیان داگیرکاری ڕاستەوخۆ و دانانی بەدیلی دڵخوازی خۆیان بێت ڕەنگە ڕژیم بە شێوازی سەربازی لابرێت، بەڵام سناریۆیەکی لەو شێوەیە تەنانەت ئەگەر ممکنیش بێت بە واتای ڕزگاری خەڵک نییە، بەڵکو دووبارە بوورەوەی ئەزمموونێکی وەک عێراق و لیبیا دەبێت. لە ناوچوونی ژێرخانەکان پەرەسەندنی نائەمنی مەیدانداری هێزە چەکدارەکان و هیتر. بنەمای دووەمی هەڵوێستی حیزبی کۆمۆنیستی ئێران بریتی بوو لە جەختکردنەوە لەسەر لێکەوتە وێرانکەرەکانی شەڕ بۆ سەر ژێرخانەکان. ئەو ژێرخانانەی لە شەڕدا لە ناو دەچن دارایی حکوومەت نین، بەڵکو حاصلی کار و ڕەنجی جەماوەرن. وێستگەی کارەبا، نەخۆشخانە، ڕێگاوبان، قوتابخانە، تۆڕەکانی ئاو، پەیوەندیەکان، پاڵاوگە و کارگەکان بە ئارەقەی نێوچاوان و ڕەنجی کرێکاران و زەحمەت کێشان بەرهەم هاتوون. هەر بۆیە لە ناوچوونیان پێش ئەوەی دەسەڵاتداران سزا بدات ژیانی خەڵک وێران دەکات. بنەمای سێەم بریتیە لە پرسی ئەخلاقی و مرۆیی شەڕ. زیانە مرۆییەکان بە هیچ حساباتێکی سیاسی ناتوانرێت پشتگوێ بخرێن. مێژووی بۆردومانکردنی هێروشیما و ناکازاکی لە مانگەکانی کۆتایی شەڕی دووەمی جیهانیدا هێشتا ویژدانی مرۆڤ شەریفەکان ئازار دەدات. شەڕە هاوچەرخەکانیش نیشانیان داوەکە قوربانیانی سەرەکی بەردەوام خەڵکی ئاسایین، لەوانە منداڵ، کرێکار، ژن، بەساڵات و نەخۆش و ئاوارە. سەرڕای ئەوەش گەلێک جار تێکدانی ژینگە، پیسبوونی شیمیایی و لە ناوچوونی سەرچاوە سروشتیەکان ئاسەوارێکی ئەوتۆ بەجێدهێڵن کە بۆ چەندینەوە دەمێننەوە. لەم ڕۆوەوە هەڵوێستی حیزبی کۆمۆنیستی ئێران دەکرێت لە فۆرمۆلێکدا کورد بکرێتەوە، بە واتای نابۆ کۆماری ئیسلامی، نابۆ شەڕی ئیمپریالیستی، بەڵێ بۆ ڕووخاندنی شۆڕەژێرانە بەدەستی جەماوەر. بەڵام پرسی کوردستان لەم شەڕەدا گرنگیەکی تایبەتی هەبوو، چونکە هەندێک لە هێزە نەتەوەخوازەکانی کورد بەهۆی پێگەی ژیۆپۆلیتیکی کوردستان و پەیوەندی مێژووی بەشێک لە ڕەوتە کوردیەکان بە هاوچێشە ناوچەیەکانەوە هەوڵیاندا هەڵوێستی خۆیان بەرامبەر بە شەڕ لەسەر بنەمای ئەگەری دەرفەتەکان دیاری بکەن. لە سەرەتای شەڕەکەدا بەشێک لە هێزە نەتەوەخوازەکانی کورد بەکردەوە کەوتنە ڕێڕەوێکەوە کە لەگەڵ نەخشەی شەڕی ئەمریکا و ئیسرائیلدا هاوئاهەنگ و هاوتەریت دەهاتنە بەرچاو. ئەوان پێیان وابوو کە لاوازبوونی خێرای کۆماری ئیسلامی دەتوانێت فەزایەک بۆ بەرەو پێشوونی ویست و داخوازیە نەتەوەیەکانی خەڵک یا خەڵکی کورد یان بەدەستهێنانی پێگەیەکی سیاسی نوێ لە داهاتووی ئێراندا بۆ خۆیان فراهم بکات. بەڵام لەگەڵ گۆڕانی حیساباتی ئەمریکا، گۆڕانی هەڵوێستی ترامپ و دژایەتیکردنی دەوڵەتی تورکیا لەگەڵ پەرەسەندنی ناسەخامگیری لەسەر سنوورەکانی خۆی، ئەم هێزانە کەوتنە دۆخێکی پاسیڤ و ئینفعالیەوە. لەو کاتەوە هەڵوێستەکانی ئەوان زیاتر ڕەنجی وەهم بە پارێزبوون و فرەچێشتنی بەخۆیەوە گرت. نەتوانیان بە ئاشکرا داکۆچی لە شەڕ بکەن، چونکە هەڵوێستێکی لەو شێوەیە لە ناوخەڵکی کوردستاندا دەیخستنە پەراوێزەوە و هەروەها نەتوانیان بەبێ شەرت و مەرج ئیدانەی بکەن، چونکە بەشێک لە هیوای سیاسیان بە گۆڕانی هاوسەنگی هێز لە دەرەوە گرێدا بوو. لە بەرامبەردا کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران شەڕیان لە گۆشەنیگای بەرژەوەندیەکانی چینی کرێکار، خەڵکی زەحمەتکێش و ئازادی خوازی سەرانسەریەوە لێکدایەوە. لەم تێڕوانینەوە پرسی کوردستان لە خەباتی گشتی لە دژی کۆماری ئیسلامی و لە دژی دەستێوەردانی ئیمپریالیستی جیانیە.
ئازادی خەڵکی کوردستان نەک لە ناخی بردومانی دەرەچیەوە بەڵکو لە هەناوی بزوتنەوەی شۆڕژەرانە ڕێکخراوبوونی جەماوەر یەکگرتووی کرێکاران و زەحمەتکێشان و گرێدانی خەباتی کوردستان بە خەباتی سەرانسەری خەڵکی ئێرانەوە دەستەبەر دەبێت.